غاز بە یەکێک لە پێویستیە سەرەکیەکانی ڕۆژانەی ماڵان و خواردنگاکاندا دەنرێت. ماوەی چەند ڕۆژێکە بە بیانی و جێجا ڕێگیری دەکرێت لە گەیشتنی غازی شێل بە کارگەکانی خورماتوو. کاکە وەڵایەوە خۆتان نەزانن چەند ڕۆژێکە ئەزمەی غازە چەند وەکیلێک بەس چەند وەکیلێکەیە تێ لە عێراقە ئەیتێرە بمان کەستە نییە بمان تێرە لە حەقی یعنی نابێ هەموو ڕۆژێ ئەم مەسوولانە لێرە تەداخولکەنەوە مەسوولانە بچن کێشەکەی مەتەنیا سەیتەرەی تازەیە ئەوە تاوە خۆتانی نەوەتەم بە سیاراتمەیەکێ بە ماتۆڕ هەریەکە بە پاسگیلتیەیەکی هەرێکە بە شتێ دێ ڕاستیەکەی یعنی ئێمە داواکارین ئەم کێشەمانە بۆ چارەسەرکەن. ئێمە کێشەی ئەم غازە ئێمە ئەوە یەک هەفتەیەکە تقریبان ئێمە غاز لە شارە نییە. غاز لە شارە نییە بۆ هۆکارەکەی کاکە سەیتەرەی تازە خورمات و نایەڵێ یعنی فەرقەکەی بین تازە و دووز نیم سەعاتە نایەڵن هیچ مەجال نادەین ڕێگە نادەن غازەکە بێت بۆ داوای بەرقیەی ئەمەلیاتەکەن بەرغیە لە بەغاوە دێت طبعا بەرقیە هاتووە بەس دیارە بۆچی نایەت یان دێت نازانم ئەوە ئیش ئێمە نییە بەس یەک هەفتە شارەکە بێغازە کارەکەی تەنها ئەم سەیتەرەی تازە خورماتووەتانە ئەمە بۆ چەند جارێکە ڕێگاگرن لەم تەنکەرە نازانین هۆکاری چییە کێشەمان بۆ دروست ئەەکەن لەبەر ئەوەی ئەم شارە قەڵەباڵغا پێویستی بە غازێکی زۆرە ئەم سەیتەرەیە ئەگەر ئەم کێشەمان بۆ دروستنەکە ئێمەش غاز زۆرە هەمووی کێشەکە ئەم سەیتەرەتانە. خاوەنی یەکێک لە کارگەکانی غاز ئاشکرای دەکات دوای هەوڵی جێگری فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کێشەی گەیشتنی غازی شل چارەسەرکرا بۆ کارگەکەیان بەڵام داواکارن ئەو ڕێگریانە دووبارە نەبێتەوە. ئێمە لە شار دووس خورماتوو دوو کارگەمان هەیە ڕۆژانە پێویستمان تقریبا 100 تن غاز هەیە تر ماوەی جارێک کێشەیەکمان بۆ دروستەکەن لە سێتەرێکی تازە ئەتر ئەوە 4-5 ڕۆژە زۆر غازمان نەوی زۆر کێشەمان بی ئەتر مەلاکەریم لە خواوە زیادی ماڵیەوە بێ لەگەڵ ئێوەیە تەدەخولی کورد و کێشەی بۆمان حل کرد و گەرەکمانە ئەم کێشە تاوا بۆمان حلکە جاتی کەس ڕێگەمان لێ نەگرێت شارەکە زیحامە دووزە سلێمانبەگە ئامەلیە. ماوەی ڕێگریکردن لە گەیشتنی غازی شێل بە کارگەکان هاوڵاتیانی خورمات و ماوەی چەند ڕۆژێکە ڕویان دەکردا دەرەوەی شار بۆ دابینکردنی غاز. ناوەناوە بازگەی تازە خورماتوو ڕێگری دەکات لە گەیشتنی غازی شێل بە کارگەکانی خورماتوو ئەمە شوا دەکات قەیرانی غاز لە شارەکە دروست بێت بۆیە خاوەن کارگە و هاوڵاتیان داوا دەکەن چیتر ئەو ڕێگریە نەکرێت بۆ ئەوەی قەیرانی غاز لە شارەکە دروست نەبێت. کاروان حەبیب، کورد سات نیوز، خورماتوو.